شلون كركان باش اشكر مباسكة شلون جماعة عشرة باشا بخير بين خوشويساني أرام أحمد رزق حرمات بوهم الآياكي ودارم كزوزو عالو بكيف وباش بن بعتوزي ترتيب كم ترتيب كم اي تقيني اسا توا على والله وعمش توزي قميشي لي بام خوش تقسم لك خير سيتشن قال برزنا هل ملي الله سيبين والله خوا باش ما بوكات عيب مالني باش نهروا أبد وكو إيرانيا كان يعني زندگی سخت باش نیه كتلما زندگی برزه والله ما توزي خلق برزان كوب بنو كاتا كمال قصر باس عم بو كمو دوا بجيتاني هلم برزه والله جماعة شلون هندي برادري بطاقة من هندي برادري لخوشيان إتكاك خوشيان هرواية براشي يعني تو أما هالفجادني يا يبيتو يا يدورني تخون اشتكي عجيب غريبني عزيز عجيب أنا والله نابي وعبيت بيتو زهين بنت ها كاميرا مكريشة لشي هي وتخواب زام لبير ماوا على لخوبايبون لسركوتنا يانا أميدي لجير كوتنا لناو ضليكا برورد أبن تيانا بي معنى جيان ومردن على بير ما والله أفرم أنا أحمد والشرف ما دام 6 صالة أول بيرة كواتا توب أنا والله أفرم أنا والله صلاة ولديداري همو عزيزانو خوشويستاني أرام أحمد أمشويش قصتان بو كم لسهل بجاد مشتكان إتدواي أو نازارم كيمو خزمتان أو خواي زانيتو تواو إتبي هندي بيجوشتي تجدا بنينو فراوانو قوريكين بو شر لقل لكتيو بارتي سلنيوتي هالشينوا زوب برادري شيء على كاغارا محمد كاكا واز بينا أميلتا أو النايني خەریکی ژیانی خۆبە ئیتر باوزانێکیان ڕۆژگارەکەی چیمان لێکات بەڵام بارحاڵ ئەم شەویش من قسەی خۆمی وەڵا برا زیندگی سەختە ئاشۆ بیدا سەختە مەجالی تیان نییە هەچی کورەکاکە تۆ بەسەر تەوەرە و شتەوە چییە بەساقە تۆ تەنەوەری ژێر ئارام ئەحمەدەوە باوکم بە ئەڵڵا بەزەرە ناکەی کاکە تۆ چی دیفاع جۆلێکی دیپارتیەکەی کاکە بە درۆ بۆکن بەس ئێمە درۆ بۆ ناکەم کاکە باش نییە مەگەر لە حاجی سیاسیە هەڵم بەسا تێپەڕی بێ هەڵم بەسەما تێپەڕیوە هەڵم کردووە بە نمونە شنایەکم و تۆ نایەکی تر بووە ئەوەم و تۆ ئەوە نەبووە ڕەنگە هەڵم کردوێ بەڵام لە هەموو تەمە درۆم لەگەڵ خەڵکان نەکردووە بۆ شازایتە لە هەموو ژیانمە درۆم لەگەڵ یەک کەسا نەکردووە ئەرەوەڵا بەڵام بە هەڵم کردووە هەڵە بەسەرما تێپەڕیوە چونکە ئینسان ئەگەر کاری زۆر کرد ئەکرێ بکەوێتە هەڵەوە یان جاری وا هەیە خسمیانتە هەڵەوە ئەوش ئاساییە کاکە یعنی تۆ بدەی ئەو هەموو کارە بکەی ئەم هەموو قسە و بێنەوە بەرەوە هەواڵ و زانیاریەشی کەیتەوە بیڵیت و ئەلە بابەتە چۆن ناکەوێتە هەڵەوە خۆ مەهیم نییە کاکە شیوان نییە بەڕاستی ئیلاکەیتە هەڵەوە بەرحەڵ عەزیزان یەکەم شێت با وردە بڕۆمە ناو بابەتەکەی خۆمەوە و تێتان بگەێنم کە مۆزوعەکان چۆنە ڕەخنەکانی خۆشم بگەێنم هیوادارم کە بتوانم سوود بە هەموو لایەک بگەێنم وەڵایەکی لە کوردیەکانم ئەوە بە تەمام قاتێکی شاڵی ڕەش لە کوردستان بەم بەکردن ئەو شەوە باسم کرد برادرە پەیوەندی پێوە کردم وتی کاگەرام هین بنێرە ئەو شتەی ئەمەیش ئاواکەیت ئەومە چەند سانتینە و چییە ئەوانە کەس نییە ئەوم بۆ بکە من هینێکم پێشک نایە لێرە لە شوێنێک لە شارێک کابراگی تر ناسم ئەوەی کە خەیاتیە کاتوانێ ئەوم بۆ بکە ئەوە بینێرم بۆیان کاتە ڕەشەکەشم بۆیە ئیتەوە کاتە بە شاڵی ڕەشی هەورامانەوە لایڤتان بۆکە ئەرەواڵە دەی باشم عەزیزان جوان و بەوردی گوێ لە ئارام ئەحمەد بگرن بزانە ئەم شەو ئەڵێ چی باشە بەخوا کاک محەممەد ئیحسان گیان ئەزانی چۆنە ئەو میلەتەی ئێمە خەڵک خۆیان بە کوجوێن بە گۆڕەکەیان کاکەش بەخوا خەڵکم بێنجێنی بە گۆڕی شێت ئاراماوە کاکە تێگەین جات خوا میلەتێک بڕە عەزیزەکەی ئارام ئەحمەد لەو هۆڵسپۆرەی داناخە لە حربی عالەمی دووهەما 3-4 کەس خۆیانەوە بەکوش قیاسەکەی 3-4 کەس شەهید کراون ئێسەیش هەموو ساڵێ خەڵکی هۆڵندا ئەچن گوڵە بەسەر گۆڕەکان دایێنێن
میلەتە زیندوەکان ئەوان بەڵام تۆ بۆ کورد خۆدەی بە کورد جوێنی پێیا دوێ لە خۆیەوە یەکاکە بۆ جوێنم پێی با قورئان کاکە بەخوا خەڵک جێ بە مامڕشەیەوە خۆم ئاگام لێ بۆ کاکە جێ بە مامڕشەیەوە یعنی تۆ هەموو ژیان و ژیانی خۆی بەدە هەر جوێنی پێیا ئەو میلەتە ئێمە نایە یعنی شتی پاک و جوانی نایە کۆمەڵگەی ئێمە داخەوەڕاست ئەرەوە عەزیزان یاسایەک هاتووە کە ئەم یاسایە یاسا ناوی ساندیگۆیە ئەم یاسایە شێوازێکی هەڵبژاردنە تەرکیز ئەکاتە سەر حیزبی گەورە کاتی خۆی لە سەردەمی عادل مەهدیە ئەمانە هێنیانە ناو بازاڕەکەوە محەممەد حەلووسی و سەدر و بازانیش ئاگیان لەو مۆزوعە هەیە و هێناویانە ئەم یاسایە کە ئێستا ناوم هێنا یاسایەکە دش بە حیزبی بچووکە باشە یعنی هەموو ڕێکخراوە حیزبە بچووکەکان بە تەواوی مانا لە ناو ئەم یاسایە ئەتوێنەوە یاسایەکە تایبەتە کراوە بۆ نەمانی ئەو حیزبە بچووک و گروپە بچکۆلانە و بۆ لە ناوبردنی کاندیدی سەربەخۆیە چونکە لە یاساکەیە ئەڵێ کاندیدی سەربەخۆ ئەوەندە و نیوێکی کاندیدێکی ناو حیزبێکی پێویستە بۆ دەرچوون کەواتە کاندیدی سەربەخۆ ئەگە زۆر بەهێز نەبێ بە هیچ جۆرێ ناتوانێت لەو سیستەما دەرچێ کە ناوی ساندیگۆیە وەکوتم کاتی خۆی بە جەماعەتی سەدر بە 700,000 دەنگەوە پێش مالیکی کەوتن کە مالیکی زیاتر لە 2 ملیۆن دەنگی هەبوو بەڵام هێندەی سەدر کورسی نەهێنا ئەم یاسایە یەکێتی کە یەکەم جار ئەمەی کرد لە پەرلەمانە مەبەستی بوو بێتە کوردستان یەکێتی بۆ ئەمەی هێنا خۆشەویستان بۆ ئەوەی کورسی زیاتر بهێنێ و پارتی کۆنتڕۆڵ بکە تا ڕێژەی دەنگی دهۆک کاریگەری لەسەر سلێمانی و شارەزور و هەڵەبجە ئەو شتانە نەبێت چونکە هەمومان ئەو ڕاستی ئەزانین جاران لە دهۆک بۆ نمونە کورسی شارەزور ئەبرا یا هیچ سلێمانی ئەبرا لە سیستەمی یەکبازنەیە وەکو لە بیرمانە دهۆک تەحەکومی بە هەموو دەڤەرەکەەوە کرد بە دەڤەری سلێمانی ئەو ناوچانەوە لە واقعا یعنی دهۆک هەمیشە حکمی ئەکرد بەسەر ناوچەی سلێمانی و شوێنەکانی ترەوە ئێستا هەر چوار بازنەکە و هەر یەکە و بازنەی خۆی ئەم یاسای کێبەهێزەی تایە لە ڕاستیە یعنی ناو ئەم سیستەمی هەڵبژاردنەیە ئەم یاسایە کێبەهێزە ئەتوانێت گرەوەکە بێتەوە ئەمەش چییە بە قازانجی حیزبە گەورەکانە کاتی خۆی کە یەکێتی هێنای وتی ئەوەی لەگەڵم نەبێ ئەم یاسایە کەواتە لەگەڵ پارتیایە جا تەبعاً یەکێتی و پارتی هەمیشەوە ئیشەکانیان بۆ خۆشەویستان باش نییە یەکێتی ئەڵێ ئەوەی لەگەڵم نەبێ و پیاوی پارتیە پارتی لە پەرلەمانە ئەڵێ ئەوەی لەگەڵ نەبێ و پیاوی یەکێتیە ئاوا یەکێتیش وتی ئەوەی لەگەڵم نەبێ لەگەڵ ئەم یاسایە نەبێ ئەوە پیاوی پارتیە ئەمانیش واتە حیزبە پشکۆلەکان واژۆیان لەسەر کرد وەکەوتنە ژێر کاریگەری ئەو یاسایە و نەیانزانی کە ئەم یاسایە دوجار وەکو مەڕ بە خۆیانەوەدا ئێستا ئەم یاسایە کە یاسای بکوژیناوە بووە بە بەڵا بۆ ژیانی خۆیان یەکگرت و کۆمەڵی دادگەری گۆڕان جەماعەتی عادی حەمەساڵا هەمویان واژۆیان کرد خۆشیان بوونە قوربانی ئەم یاسایە و بەلەی گەلیشیان کردە قوربانی و قوڵیان کرد بەسەریە باشە عەزیزان ئێستا ئەم یاسایە یەکگرت و دوو کورسی زەرەری کردووە هەڵوێست کورسیەک زیاتر زەرەری کردووە کۆمەڵ کورسیەک و بەرەی گلیش یەک تا دوو کورسی زەرەر کردووە ئەم 6 کورسیە 5یان بۆ یەکێتی ڕۆیشتووە یەکیان بۆ پارتی ڕۆیشتووە خەڵک لە هونەرەکەی نازانێت شەڕەکە لەکوایە بەڕاستی خەڵک ئەزانەیە کە ئەم ڕێژانە ئاوا نییە بەڵام نازانێت بۆچی وا کەوتۆتەوە بەڕاستی دەنا ئەو یەکێتی نیشتیمانیە بە بەلەقاژێ بەلەقا اینجا بیتوانێت 8 کورسێکی خۆ بەدەست بێنێتەوە کەواتە یەکێتی کڵاوی نایە سەریان باری خۆی ڕاست کردەوە ئەوانی زەرەریان کرد لە دەستی یەکێتی کە 250,000 دەنگی زیاد کردووە ئەو پێشکورسەیە کە باسم کرد یەکگرت و کۆمەڵ لە ساسی کاتیان نەبووە دەنگ بدەن گۆڕانەکان چونکە پارچە بووە کەس نازانێت چۆن ئیشیان کردووە و چۆن بۆ چۆن نەبووە لەمەش بەدە تاعینکردنی خەڵکێکی زۆریش دەوری هەبوو خۆشەویستان یەکێتی 10,000 کەسی تاعین کردووە لەو ئەم هێز و ئەو هێز و ئەو هێز ئەمانە باوکیان دایکیان برایان کەسەکان دەنگا بە یەکێتی پارتی و بنەماڵەی بازانی لە یەکێتی زیاتر خەڵکیان تاعین کردووە لە زێڕەفانی و ئەمانە ئەوانیش بە 10,000 خەڵکیان زیاد کردووە بۆ خۆیان یعنی دنیایان تاعین کردووە بە موچەیەک کە دەنگیان پێ بدەن ئەمە لایەنیشێتی کە باسم کرد لایەنی تریش دیزاینەکەی تورکیا و ئێرانە کە ئامێشتان بۆ باسەکەم و ئەیخەمە خزمەتی هەموو لایەکتان لەبیرتانە کە یەک دوو ڕۆژ بەر لە هەڵبژاردنەکان نێچیروان بازانی چوو بۆ تورکیا بۆچی چوو نێچیروان بازانی بۆ تورکیا یاریەکە لێوە دەستی پێ کرد پارتی داوای چل کورسیە کرد
یەکێتی داوای 28 کورسیە کرد ئەگەر لە بیرتان بێ پاڤلی جەلال تاڵەبانی پێش هەڵبژاردنەکە وتیان 28 کورسیە هێنین باش نییە بەڵام نەیهێنا شاسوار داوای 20 کورسیە کرد باش نییە بەڵام 20 کورسیەکان نەدایە عزیزان لە خۆتان ئەپرسم شاسوار لە دهۆک چی کردووە تاوەکو 50,000 دەنگ بەرێت بەس پێم بڵێت باشە هەرچی هەڵوێستە بڕیار بوو 6 تا 7 کورسی بهێنێ بەڵام ئەویش نەیانهێش بهێنێ بۆیان کرد بە 4 کورسی نەیاندایە باش نییە چونکە ئەمە پەیام و گفتوگۆ و نامەی ئاغای ئەسەدی بوو لە ئێرانە لە دەڤەری سلێمانی من بۆ قسەکانی خۆم بەڵگەم هەیە لە حەقیقەتە سەرۆک لیسەیە پەیوەندیان پێوە کردوانە بە پیاوی ئێمە ئەو نەکوسی دەینێ لەگەڵ خۆمانە بە ئەو نەکوسیت ئەینێ پێیان وتە ئەی نامەکە هەیە لە ڕاستیە عەزیزان جا بزان ئەم دەنگدانە چۆن و چۆن کراوە باش نییە مثلا بەنمونە عەلی حەمەساڵاح لە هەڵبژاردنی پێشوە ئەگەر هەڵە نەبمو لە بیرم مابێ لانی کەم نزیکەی 100,000 دەنگی هێنا باشە ئەم جارە بە هەمویان لیستەکە نیوەی ئەویان دەنگهێناوە و عەلی خۆشی 16,000 شتێکی بەدەستهێناوە جا بزان دەنگەکەی چەند دابەزیوە 80,000 زیاتر دەنگی شەخسی خۆی دابەزیوە بەڕاستی باشە ئێستا خۆشەویستانی ئارام ئەحمەد پارتی چل واستەکەی بەهێز بووە کە تورکیایە یەکێتی 23 کورسی نەوەی چاڤیلان 15 کورسی باشە ئادەی کۆمیسیۆن هەمووتان ئەمەتان بینە خۆشەویستان ئەیانوت هەموو ناوەکان پاکراوەتەوە 200,000 ناوی مردوو هەبووە هەمووی پاکراوەتەوە پێشمەرگەی ڕۆژ و کوردانی پارچەکانی تر و فلان و فیسارەکان سەدان هەزار بوون هەمووی پاکراوەتەوە باشە ئەی چۆن ڕێتی ئەچێ بنەماڵەی بازانی 250,000 دەنگ زیاتر بکەن لە چاو ساڵی 2021 چۆن ڕێتی ئەچێ بەڕاستی ساڵی 2021 پارتی و بنەماڵەی بازانی 579,243 دەنگی هێناوە ئەم ساڵ 810,247 دەنگی هێناوە واتە 250,000 دەنگی زیایی کردووە پارتی و بنەماڵەی بازانی چۆن یەکێتی ئەڵێ 250,000 دەنگم زیایی کردووە بەمەڵ خۆی بەسەرکەوتووە زانێ بەڵام هی ئەو پێشکوسیە کە دیزاینی یەکەم باسم کرد باشە ئەوە یاسایی ساندیگۆ هی ئەوە بەڕاستی یعنی هینی هێزە پشکۆلەکانە ئەو بردوێتی بۆ خۆی ئەینا خۆی زیایی نەکردووە لە واقعە بۆیە ناکرێ میلەتێک ئەوەندە دەبەنگ بێ 500,000 دەنگی زیاتر با بە پارتی یەکێتی باشە لە کاتێکە چەوسانەوە هەیە بێدادی هەیە کارەبای نییە ئاوی نییە ژیانی نییە باشە ئەگەر شاسوار بیتوانایە 2,000 ئینسان بخاتە سەر شەقامەکان بۆ مزاهرەیەک من ئەموو ڕاستەوە باشە اینجا لەم هەڵبژاردنەیە ئێوە کام ڕیکلام و کام هەڵسوڕانی شاسوارتان بینی لە باشووری کوردستانە چۆن دەکرێت 15 کورسی بێنێ پارتی 39 کورسی هێناوە تا چلە ئێشتا زائیدە عەزیزی من 3 کورسی هینی تریشی هەیە ئەبێ بە 42-43 کورسی پارتی باشە بەخەڕەی خۆتان هین مەکەن بڵێن 11 کورسی کۆتاکە نەماوە 11 کورسی کۆتاکە کە هەبوو 111 کورسی بوو ئێستا 11 کورسیەکە هەر نەماوە بووە بە 100 کورسی کاتە بۆ پارتی فەرق ناکە بەڕاستی فەرق ناکە تۆ ئێستا ناتوانێت گرەی لە پارتیکەی بڵێ وەڵا پارتی 11 کورسی کۆتایی هەیە دەنگی خۆیەتی تەواو جا چۆنەکە دەنگی خۆیەتی باشە چونکە ئەمانە هەمووی بۆیان دانراوە لە حەقیقەتە یعنی خەڵکی ئێمە بەڕاستی ئەمانەی ئەوێ یعنی خەڵکی ئێمە یەکێتی و پارتی و شاسواری ئەوێ ئەگەر ئەمە ڕاست بێ کەواتە ئەوە میلەت نییە ئەوە دەردە بەڕاستی ئەوە نەخۆشیە باشە دەزانم کۆمەڵگای ئێمە پڕە لە ئینسانی خۆفرۆش ڤیدۆم لەلایە کە مامەڵە ئەکەن ئەڵێ 50 کەسین دەنگی بە 50,000 با دەنگەشە بۆ دابنێن ناڵ ئارام ئەحمەد لە خۆ قسە ئاکات و ئاوا و ئالم بابەتانە با یەک دەنگتان بۆ دابنێن پەلەمەکەم زانێکم لەو کۆمپیوتەرای دۆزمەوە یا ئەڵڵا کاک ئارام ئەحمەدی بەڕێز دوژمنی پیاوی دێس کا باوکم جواب بگیرین بەڕێزە باشی برا ئەحوالە تەلەفۆن لە دەکرێت لە دەرەوەی بازنەی بوو داخراوە ئەرێ ئەوە قسەم لەگە کاک بەهەزاد و نزاری کردەوە قسەم لەگە کاک بەهەزاد و نزاری کردەوە تەواو جەماعەتیش ڕازی بینە بە 50,000 دەنگی بە 50,000 ئەوەکانت هەمووی لۆ دەینم دەنگەکان دەنگەکانم لۆ بینێ ناوەکان باشە ناو ئینساق وونیە ناو ئەقلی سێ میلەتە دینەتان بوو ئینساق
کاتی ئەسلی گوتم بە خۆمان دەنگ دەدەین ئێمە وایە يعني تو قلت إنسان خملو بنن دا تأكيد كمونا وكانوا أوزا 50,000 دينار. ألو برا سندن هشتانا هشتا دنقا إنسان كانت همولو دينم اسألهم بنطو سبيان نوينري خود بنيرا فلانة زي مكتبك لو دياري لا دكا أغانية يستخدموا بنيرا إكتا تأكيد بسكما لما يكسعد لما يدو ساعات أما تأكيد مكردوا يكسر دي باركة تحويدتها باشا وعجل كافي أصل دينا وكافي كتأكيد مكردوا باشا إكابرا نايلو بنزموري برا جانلو نايبي ناك قيوسن بكسن فنزموري بكسن پێویستی بە کەس نییە. باشا والله نظام كابرا رازيان أصلي بداتن بس من قلت أما بخوما دنجا كيدن كافي تحويل من ددين أتحقق نبي روجي باس دنج داري كافي وين بقريها يعني كارتي أصل لبو بينهم بإنسا ونيا إيه باش بينوشين دري آخري باش ثانيت كا بس لا شين دري آخري يازدي أيلول باش التلفون يالو ده كم زام رازي لا يانا دك ساعات ناجي باشە کوڕگەل گوێتان لێ خۆ کاکە هیچ کێشم لەلایە بەڵام بەسە نمونەیەک ئەزیزان جا ئەمە گرانجاناڵە بە 50,000 دینار ها ئەگە ناخۆی بە 35 بە 15,000 دەنگ هەبووە بە 25,000 هەبووە بە 10,000 هەبووە کوڕە کاکە عەزیزانی ئارام ئەحمەد ئەوە بەڵگەیەکە لەسەر هەزار کاری ئاوا کە لەم بە هەڵبژاردنا کراوە کاکە باشە عەزیزانی ئارام ئەحمەد کورد بە درێژایی مێژوو تەنیا خەریکی خۆفرۆشی بووە کا باباش بزانین باشە چەند جار بە ئێوە وتووە ئێستا دەمێ حیزبی بەعسا لە 10 کەسا 7 کەسی جاش بوو 7 کەسی ئەوەی تریشی بەشێکی تەواوی و ئەمن و جاسوس و ئەرەم بابەتانە بوون بڕواتانە بێ بە پۆل لە هەولێرە لە دوهۆکە لە سلێمانیە هەبوو پۆل لە پیاوی کورد ئەچوون ژنی کوردیان ئەبر بۆ ئەمنەکان باشە ئێوارە بۆیە بدون بەیانی ئەچوو ئێهێنانەوە بۆ ماڵەوە کاکەجان ئەوە میلەتەکەی ئێمە هەبووە خۆ کە کورد ئەنفال کرا 384 مستشار هەبوو هەمووی جاش بوو خۆ بەعس کوردی ئەنفال نەکردووە کاکە وەڵڵا جاش کردوێتی بە قورئان کوردی ئەنفال کردووە بەعسی چی کاکە بەعسەکە ها لە هیند ئەوەسا لای تاسوجەڕ ئەوەسا ئەچوو کوردەکانی ئەنار جاشەکان بە جامانە و بە کڵاو و بە نازانم ئەرەم بابەتانەوە ئەچوو کوردەکانی لە گەرمیا و لەمانە ئەنفال دەکرد کورد خۆی ئەنفال دەکرد باشە کەچی ئێستا هاتووە چەندین فیدیۆیان بۆ نردووم کاگارام ئەها مژدەی ژنی شاسوار عەبدولواحید ئەو ڤێلا ئەوانەی کڕیوە ئەوە نێ پیشانیاوە کە مژدە ڤێلا و خانوشتی کڕیوە بە فیدیۆ دیدی بۆی نردووم کاکی من ئێوە خۆی و حەمەی مێردی ئەم دووشیاکە لەقنەتان هێناوە دەنگیان ئەدەنێ بۆ خۆی مێردە پاتاڵەکەی ئەچن ئەیانکەن بە ئەندام پەرلەمان لە بەغا و لە هەولێر بۆچی گلەی یەکەی کە ئەچێ ڤێلاکڕێ ها ئێوەی گوێدرێژ دوور لە ڕووی ئەمریکا گوێیان لێمە بە دەنگدەرەکانی ئەڵێم ئێوەی گوێدرێژ ڕۆیشتون دەنگتان داوەتێ کە دووتان بە ئەندام پەرلەمان ئێگلەی چیەکەی ها میلەتێ هەرسێ حەمەی مێردی مژدە بکە بە ئەندام پەرلەمان لە بەغا 4 ساڵ ئەوە چییە کاکە ها ئەوە چ میلەتێکە کاکی شینم بۆچی ئێوە پێتان وایە کە خەڵک ئەبێ بە ئەندام پەرلەمان بۆچی بە ئەندام پەرلەمان مەگە هەر بۆ پارە نییە هەر بۆ موچەکەی نییە هەر بۆ ئیمتیازات نییە کابراش موچەی باشی هەیە پارە پیا ئەکا ئەیا بە ڤێلا ئەیا بە ئۆتۆمبیلی گرانبەها سەفەر و ڕەفاهیەت ئەی چی لێ بکا زەحمەت نەبێ بیا بە تۆ وەڵڵا حسابی یەک بزنی بۆ ناکە کاتێک کە ئێوە خۆتان دەنگ ئەدەن بەمانە ئیتر پێویست ناکە قسەی خۆڕکەن و پێیان بڵێن ڕێک بڵێن پیرۆستان بێ کاکەجیان تەواو ئێوە هەرچی خوێڕی و توێڕی و سوالکەر هەیە هێناتان کتان بەشت دەوڵەمەندتان کردن ئێوەی سوالکەش هەر سوالکەترە بن کەواتە دەستیان خۆش بێ بەڕاستی دەستیان خۆش بێ ئەوان ئەبنە خاوەنی فێلای جوان خاوەنی سیارەی جوان خاوەنی سەفەری دوبەی و نازانم ئەوروپا و ئەرەم بابەتانە تۆش دەنگی ئەیتێ لە دواییان مەچۆ ڤیدیۆ بگرێ لە ماڵەکەی و ئەها ئەوە فڵان کەسی ئەندام پەرلەمان ئەوەی کڕی و ئەوە نازانم ئەوەی کڕی ئەی کڕێ دەستی خۆش بێت دەستی خۆش بێت تۆشی پارەی تۆشی دەنگی ئەیتێ وەکو دوولەڕێ وەکو کەر دەنگی ئەیتێ کابرا ئەوایە
بەیانی منیش کە بە ئەندام پەرلەمان لە دوای 4 ساڵەکە ئەڕۆم فێلا کڕم سیارەی جوانە کڕم کوڕەشری جوانە هێنم ئەچم بۆ دوبەی ئەچم بۆ ئەوروپا بە ئارەزوی خۆم ئەوژین لەسەری تەواو تۆ کەیفی خۆتە تۆ چاو دەرێ کە ئەوە ئەحمەقی دەنگەدەی بەمانە کاکە تۆ کەی بەشەری تۆ باشە ئەوانە خەڵکانێکن عاقڵن عاقڵ ئەتوانن ئەو خەڵکە کەرکن عافیە بیخۆن عافیەتیان بێ هەر هەمویان کاکە ئێستا 100 ئەندام پەرلەمان ئەڕواتە لە هەولێر داعریشە بۆ خۆی 4 ساڵی کە هەمووی دەوڵەمەنە تۆ بۆچی ڤیدۆیەگری ئەڵێ ماڵەکەی و شۆقەکەی و ئارە بابەتانە تۆ بۆ ئەوە ڕۆیشتووە کاکە بۆ ئەوە ڕۆیشتووە بۆ ئەندام پەرلەمان خۆ لە بەخای تۆ نەڕۆیشتووە یعنی تۆ لەنەوە یەکەوە هەر تەجروبە نەکردووە لەنەوە یەکەوە دوور لە ڕووی 2500 کەس هەر سواتانە بن هەر جار تەجروبەتان نەکرد ها ئەندام پەرلەمانەکان یەکێتی لە 92 هینی پارتی کاکە دوایی هینی گۆڕان کاکە هینی حیزبەکانی تر ئێستا هیچ شاسوار چیتان بۆ کە زەحمە نەبێ چی بۆ ئێوە ئەکا من تێناگەم کاکە ژیان چەند هەزار ئەندام پەرلەمان هەیە لە دوای 91ەوە چی بۆ ئێوە کردووە زەحمە نەبێ ها سەرۆکی پەرلەمانی یەکێتی ئەو ڕێوازفایەکە چی بۆ ئێوە کرد زەحمە نەبێ گیرفانی خۆی فول کردووە شاهانە بۆ خۆی ئەژی خۆی مێردی ژنی کچی و کوڕی داروبەدی دەستی خۆش بێت دەستی خۆش بێ بەڕاستی یاخوا 100 ڤێلایان هەبێ 100 خانوویان هەبێ 100 سوقیان هەبێ بۆ خۆیان حەسە فەرکەن کاکە کە تۆ ئەبی بە گوێدرێژ خەڵک سواتە بێ ئەیلەوە گوێدرێژ مە بە قوربانە بم گلەی شێری تازە ها گلەی لە کەس مەکە بەڕاستی گلەی لە هیچ کەسێ مەکە کاکە تەواو ئێوە خۆتان دایان ئەنێن ئیتر ڤیدۆ بۆ من نەنێری بڵێ فلانە ئەندام پەرلەمان ئەمەی هەیە ئەوەی هەیە ئەوەی هەیە دەستی خۆش بێ هەیەتی ئەندام پەرلەمانە ماگانە پارەی باش وەرەگرێ ئەبێ بە خاوەنی شوقی جوان و ڤێلا و هەر هەموو شتێک عافیەتی بێت تۆ بۆ پێ ناخۆشە تۆ خۆ دەنگی ئەیتێ ئەیکەی بەشت بۆ پێ ناخۆش زەحمە نەبێ سەرپۆڕ وەڵڵاهی ئەزیزان شتێکتان بۆ باسکە لانی کەم 50 کەس پەیوەندی بە منەوە کردووە عایلە هەبوون 15 کەس ڕۆیشتون بۆن من لە کفری یا لە دەربەنی خان یا لە کەلار ڕۆیشتون دەنگیانەوە بە لیستێکی دیاریکراو هەر 15 کەسەکەیان تەلەفۆنیان کردێ کاک ئارام ئێمە 15 کەس بەیەکۆ ڕۆیشتوین دەنگمان داوە لەو قوتابخانەیە یا لەو جێگایە بەڵام ئێستا کە ئەیخوێنن تۆ یەک دەنگی ئێمەتیان نییە ئەو لەسێکی ئێمە یامانەتێ یعنی هەمووی ئاوا کراوە بەڕاستی باش نییە بەشەر هەیە دەنگی بە خۆی یاوە دەنگەکەی خۆشی دیار نییە بۆیە نەک من هیچ ئینسانێکی عاقڵ ناتوانێت بڕوا بکەوە بەوە بکە کە پارتی 250,000 دەنگی زیاد کات و شاسوایش ئەوەندە کورسی بەدەست بهێنێت و باشە یەکێتیشم کرد ئەگەر ئاوا بێ ئەبێ فاتحە بۆ میلەتە بخوێنی باشە من پرسیان لە ئێواکەم ئەم هەموو ناڕەزایەتیە ئەم هەموو پردوبۆڵەیە ئەم هەموو گریان و شیۆن و فیخانە ئەم هەموو ڕێکخراوی خێرخوازیە ئەم هەموو سوالکەرە لە بەردەم مایکە ئەگریان وەی توخوا نانێ بیخۆین و توخوا خانوویەکمان بنێ و توخوا ژێگە ئەوە چیان لێ ها زەحمە نەبێ ها ئەو هەموو هاوارکە بۆ موچایان کرد ئەی لەکوێ زەحمە نەبێ ئێوە ئەوانەی کە ئەمانەکە خەڵکی چۆم و زەحمە نەبێ ها هەرچی لێشی ئێمە بەڕاستی ناکرێ ناخێتەوە سەریەک بۆیە ئەم دیزاینەیە کە تووشە ئێران کردیان زۆر ئاقلانە بۆ مانەوەی پارتی و یەکێتی بوو بە دەرەجەی یەکەم بۆ ئەوە بوو هیچیان بێ ئەوی تریان هیچی بۆ نەکرێ شاسواریش وەکو ئۆپۆزیسیۆنێکی درۆینە و ساختە دایان ناوە تەواو جگەر لەمە هیچ شتێکی تر بەڕاستی بوونی نییە خۆ عەزیزان تازە شتەکە کراوە و من نامێ ئۆباڵی ئەمە لە ئەستۆی خەڵکی کوردستان دەربێنم بڵێم وەڵا ئەوەنە خەڵکیش تاوانبارە بەڕاستی ئەگەر نیوەی ئەمانەش خەڵک دەنگیابێکێتی و پارتی بە شاسوار شەرمەزارێکی بێوێنەیە بەڕاستی جا ئێستا یارێکی تریش ماوە خۆشە میسەن ئەندام پەرلەمان ئێستا لە هێنا لە کە ئەشن بۆ هەولێر ئەنجا ئەم ئەیکڕێ ئەویان ئەیکڕێ کێپارەی زۆرەکە ئەوەش ماوەکو بزن و مەڕ و گاوگۆتەڵ و ئەلەم بابەتانە ئەوەیە لەبەرەوە ئیتێ تەلەفۆن مەکە بۆ ئارام ئەحمە هەدەقە نادەقەیەک کاگاران کاکە نانمان نییە کاکە ویان لێ کردم کاکە فڕاندمیان کاکە موچەمان وەرنەگرتووە کارەبامان نییە ئاومان نییە باشە خەڵکی هەولێر تو ئەم هەموو دەنگە بە پارتی و بنەماڵەی بازانی یاوە خۆزستانان شارەکە ئەبێ بە مەلەوانگا بیر و چۆتەوە زەحمە نەبێ جارێکی تر گلەی نەکەی جارێکی تر ئەو هەولێرە سەر ئاوکەیە گلەی نەکەی بڵێ وەڵای ئێمە لافاو ئەمان بە باشی هەر گلەی نەکەی بەڕاستی چونکە تۆ هەموو دەنگی خۆی دا بە پارتی و بنەماڵەی بازانی لەبەرەوە گلەی لە هیچ کەسێ نەکەی بەڕاستی
خۆت هەڵبژاردووە تەواو من کە کەسی هەڵبژێرم باجەکەیشی ئەدەم هەچێکم بەسەر بێنێ تۆ هاوینان قوڕە پێوی ئاوی خواردنەوە نییە بیخۆیتەوە ئیتر گلەی لە پارتیش مەکە ها لە بنەماڵی بازانی بە هیچ جۆرە گلەیان لێ مەکە ئاور نییە بیخۆیتەوە زستانان لافاو ئەو بە ئەچەوسێتەوە ئەو ڕفێن هەچێک لێکن گلەی لە هیچ کەسێ مەکە خۆت دەنگداوە بە پارتی و بنەماڵی بازانی تەواو بۆیە ئارام ئەحمەد لە مەولا وەکو شخصی خۆم سیاستی خۆم گۆڕیەوە بە تەواوی مانەوە ئیشی گۆڕم باشە شەڕی بنەماڵەی بازانی شەڕی یەکێتی و سەرانی یەکێتی شەڕی دزەکانی عەزەدز و زەویدز و ئارەم بابەتانە یەکەیەکە شەڕی هەموو ئەمانەکەم باشە وەکو شێخ ڕەزا دانە دانە ناویان ئەزڕێنم شاخیان ئەشکێنم شەرەفیان بۆ ناهێڵمەوە کەرامەتیان زیندە بە چاڵەکەم ڕسوایان ئەکەم ئابڕویان بربەنکاریەکەم بۆ شەرەزایتە باشە هەمویان بەدناوەکەم وایان لێ یەکەم خۆیان ڕقیان لە خۆیان بێت بشنە بەردەم ئایانە تف لە ڕوخساری خۆیان کەن وایان لێ یەکەم مناڵەکانیان لە قوتابخانە هەست بە شەرمەزاری و بە ڕسوایی بکەن لە ناو تەلەبەکانی ترا وایان لێ یەکەم ژنەکانیان وا لێ دەکەم شەرم بکەن شەو لەگەڵ بێتەکانە بخەون باش نییە بەڵام هەزارانکەن بڕفێنن نانتان نەبێ ئاوتان نەبێ شەقتان تێ هەڵڵەن موچەتان نەدێتێ بەس بە عەقڵتان پێکەنم باشە ئیتر لە مەولا کەس نەڵێ ئێوە کارەبامان نییە ئێوە کارەباتان بۆچێ کاک مەسعود مەسرور نێچیر ئەوانە کارەبا و ماڵ و سفرەتان بۆ ڕووناکەکەنەوە کارەبا بۆچێ کاکە تۆ لە دووهک لە هەولێرشت کارەبا نەبووە لە سێمانی دەنگە بە پارتیاوە بە نمونە ڕسمی کاک مەسعود دایان لە ماڵەکەتە بۆ ڕووناکەکاتەوە تەواو ئاینک قەچێک یا خەڵکی سێمانی باوە دەنگە کەسکەم زەحمە نەبێ یا خەڵکی سێمانی ماڵیان کارەبامان نییە بۆ خۆسەی ڕوخساری کاک پاڤڵکە قەچێک چی تێدای ئاساییە یا خەڵکی هەڵەبجە یەک لێی نەکەن لە پارتی وێکێتی لە مەولا بۆڵە بۆڵ لە خەڵکی هەڵەبجە نەبیسن لەگەڵ ڕێز و احتراما بۆتان بەخوا شارەکەتان وەکو پاریز وایە بۆیە دەنگتان داوە بە یەکێتی و پارتی بەخوا یەک فەقیتان تیا نییە با ئەو سوێنشم بکەوێت چونکە ئەگەر فەقیتان تیا بوایە و شارەکەتان وەکو ئەمیستەردام نەبوایە و شەقامەکانتان وەکو شەقامەکانی ئوترێخت و ئەمیستەردام نەبوایە خۆ دەنگتان نابەوەن کەواتە ئێوە عیبتان نییە بە ساڵ کارەباتان ناکوژێتەوە باشە ئێوە هەمووتان وەکو پاشا ئەژین هەمیشە لە کاتی خۆیان موچەکانتان وەرەگرن باشە یەک عیبتان نییە لەبەرەوە خەڵکی هەڵەبجە نەڵێ من هەڵەبجەی موچی مایمان پیا کراوە و کاکە ئێسش برینارین و جادەکانمان ئاوایە و نان نییە بیخۆین و عیبتان نییە کاکە یەک زەڕ عیبتان نییە پێنج جوێنەکان کە شاری خۆمە ئێوەش عیبتان نییە تۆز و مۆزی ئەو مەزەسێ بەسەرتانە کەیفی خۆتانە خۆتان هەڵتان بژاردووە کاکەجێن خۆتان دەنگتان داوە تۆ ئیتر پێویست بە حیکایەت و بێنەوبەر و ئەلە بابەتان ناکە بەڕاستی گلەیی لە کەس بکە هەمووتان ژیانتان خۆشە تۆ جاڵێن ئەگەر نانتان نییە وەکو ئەوی فەڕەنسا قەیشێکا پسکیت بخۆن کێک بخۆن ئەگەر نانتان نەبوو موچەتان نییە گەڵای دارەکان لێ بکەنەوە ئاساییە کاکە بۆ خۆتان دەستێکە نابێ خەڵی گیرفانتان ئەگەر موچەوە نەگرن تەواو لەبۆ لە ئاوا قسەتان لەگەڵاکەم ئێوە چۆن ئاواکەن کاکە حەبانە تاڕە مێشی ئەو ئارام ئەحمەد داماوە 27 ساڵ لە ئەوروپایە مێشکی منتان برد باشە دنیام کرد بە نیاری خۆم لەسەر ئەو خەڵکە کاکە دنیام کرد بە نیاری خۆم سەرانی یەکێتی بنەماڵی تاڵەبانی بنەماڵی بازانی فڵان ئەم بابەتانە لەسەر ئەم میلەتە خۆم پیا و خراپ کرد کەس و کارم پیا و خراپ کرد 27 ساڵ ئەو وڵاتەم نەبینیوەتەوە بۆ ئەو میلەتە کەچی دوجارشن دەنگن بە یەکێتی و پارتی ها دەنگن بە بنەماڵی بازانی دوای تەلەفۆن بۆ ئارام ئەحمەدەوە وەڵاڵەمان لێوەمە لێ چاوتە دەرها بۆ باوەتان لێ بێ کاکە دەستێکی پارتی خۆش بێ چیدان لێکە دەستیان خۆش بێ تۆ کاکە ئەمە ڕاستیە کاکەجیان ئەمە حەقیقەتە حەل نییە حەلومەل نییە کاکەجیان سیاسەتی ناوچەکە ئێران تورکیا عێراق یەکێتی و پارتیان ئەوێ سیر خۆن و زۆر نالێبن هەتاوەکو هاوکێشەکە ئاڵوگۆڕی بەسەرانەیە شێخ نەهرۆ ناتوانێت یەکێتی پارتی بڕوخێنێ لە منی ببیسە کاکە لە من تاو لە منی ببیسە ناتوانێت چونکە یەکێتی ئێران ئەوێ تورکیا پارتی ئێوێ تەواو لەم بەدین نییە بۆ یەکێتی بۆ ئێران و بۆ تورکیا یەکێتی و پارتی نەبێ کەواتە هیچ دانیشە بە دەردی خۆتەوە تەواو من خۆم لەمەولا هەڵوێستی خۆم هەموو ئەوشتانی خۆم قەناعەتی ئەیکەم حەقم بەسەر کۆمەڵی مواضعەوە نییە بەڕاستی خۆم بە کەس پێ خراپ ناکەم لە حەقیقەتە کاکە دانیشتم عەزیەکەتیان داگیرە کرد
کاکە عەزەکان داژی کردوون کاگارام چی بکەم پێغەمبەر خۆشی داژی کرد سوێن بەخوا بە گۆڕی ئەو حاجی عەلیە ئادەم مۆبایلی خۆمە ئەوەتە وەڵڵاهی بە هەربی دۆزمەوە ئێستا لاچوو ئەمە ژنی کوڕێک بووە خۆشەویستان کە هەموو مەلەفەکەیم لەلایە ئەمە ژنی کوڕێک بووە مناڵێکی هەبووە وەڵڵا گروپێک لە ناو دەستگای زانیاریە ژنەکەیان لێ سندووە 3-4 ساڵە باشە نایەنەوە بە هیچ جۆرێ با دەرنەچێت دانکەشی هەموو مەلەفەکەم لایە ژنەکەیان بردووە ژنەکەی ماڵاوە بێ کەچی مەلەفەکەی بۆ من نادووە کاگارم بە قوربانێ بم ئەوە ژنەکەیان بردووە مناڵەکەم ئاوا و تیاچوومە بەتخوا ناوی خۆم مەبە کورە قوربە و سەرە ئارام ئەحمەد ژنەکە لێ بسەنن کەسی بترسی ئارام ئەحمەد ناو نەبات ژنەکە برن باشە ئەوە بۆی ڕسمەکەیم دانا پێی پیشانمان وەرە ژنەکە برن کەچی بڵێ کاگارام ئەوە مەلەفەکەیەتی بە قوربانە بەس ناوی خۆم نەبێ ئەی لەو پیاوانە ئێوە پیاون کاکە ها کۆرە کاکە ژیان کۆرە کاکە ئێمە کاتی خۆی ئەزانی چۆنە لە هەوارە بەرزە بووم یا لە گەڕەشی ئازادی یەک کوڕبۆی نەبوو لە گەڕەکان بۆ گەڕەشیان بۆ دڵداری کرد بۆ مێبازی ئەمانایە بەر شەق ئەمان و گەڕەشی متوو بوو نێبێتم گەڕەکەەوە ئێستا کابراژنەکەی بن ئەڵێ کاگەرە مەرەفەکەم بڵاو کرە بەڵام ناوی خۆم مەبە کاگەرم عەزەکەن داژی کردووم بەد بەخۆوان ناوی خۆم مەبە لە عەربە تەلەفۆنم بووەکە کاگەران بەخوا برایشی کوشتوم مێژێتی بەڵام تخوا خۆم مێژێتی موچەم هەیە ناوی خۆم مەبە براکەیان کوشتووە من شەڕەکەی بۆ بکەم ئەوە ڕۆی ئەو سەردەمانەی تر ئەو سەردەمانە ڕۆی باشە ڕۆی خۆت شەڕی خۆنەکەی ئیتر ئارام ئەحمەد شەڕ بۆ هیچ کەسێک ناکە لە کووردا بەڕاستی ئەوە ڕۆی ئەوەی تر کۆتایی پیادوای ئەمە هەڵبژاردنە باش نییە باشم ئیشەڵڵا ئەو یەکێتی و پارتیە حەسیلمەیانتان کەن بە ئارەزوی خۆیان باشە بڕۆن بۆ خۆتان بیخولێنەوە ئەو ئارام ئەحمەد مرد کە داعەنی شەو ڕۆژەی لەسەر ئێوەیە کرد باشە شەو ڕۆژ باشە قۆڵتڕێ لە هەولێر پارتی ئەیگرت 20 لایف مەسەلە کردو وای کاکە پارتی فلان کەسی گرتووە فلانی ڕەفاندە دەستی خۆش بێ هەر بۆ باشی تێ هەڵن هەر بۆ باشە ژنەکە بەرن هەر بۆ باشی هەزار شەقی تێ بڵن بەڕاستی چکە تۆ دەبەنگی دەبەنگ خۆت نەتوانێت دیفاع لە ئابڕوو کەرامەتی خۆکەی تۆ کەی هەر پیاونی عەسڵن بەڕاستی هەر پیاونی عەسڵن بەڕاستی اینجا خۆشەویستن بەڵام یەکێتی ویستی بنەماڵەی بازاری بابە عەزە بەڵام نەوەی نوێیشیان بۆ بازرگانی و پارە و سەفەقات هێنایە سەرەوە بۆ بینیتە بۆیە بنەماڵەی بازانی بەداخەوە نەک هەر نەڕوخا گەورەتر بوو باشە دەبێت دیسان ئەمانە بشنەوە بۆ لای بنەماڵەی بازانی بۆ شەراکەت باشە مەسرور ئەبێتەوە بە سەرۆکی حکومەتەکەتان ئاباش بیزانن ئەوەتە پارتی ئەڵێ ئێمە ڕکابەرمان نییە ئێستا ڕکابەرەکە یەکێتی و نەوەی نوێیە بەڕاستی یەکێتی و نەوەی چاویلاندە دەوەر اینجا شێخ نەرۆ بمێنێت باشە ئەو یەکێتیان چی لێ کرد ئەم جەماعەتە کاکە باشە وەڵڵی خۆشەویستان ساڵی 91 کە ڕاپەڕینەکە کراوە کورە بە ئەی هاوار لە هەموو سلێمانیە بە قورئان پارتیتیان نەبوو ڕاپەڕینەکردنا کاکە یەکێتی هاتە وەڵام پارتی هەتیان نەبوو بەخوا پارتی لە کەرکووکان نەبوو بەخوا لە هەولێران نەبوو وەڵڵا لە بەدنانە نەبوو کاکە پارتی بنەماڵەی بازانی ئەم یەکێتی ها ئەم پارتی کرد بە کەڵەگا ئێستا ئەوتەکە ئەیبینیت باشە ئێستا بنەماڵەی بازانی پارتی 401,000 دەنگیان لە یەکێتی زیاترە خۆشەویستانی ئارام ئەحمەد 401,000 دەنگ بە ماراسۆنش پیان ناگەن و بە حەیاتی هەر بە ماراسۆن کەچی کچەکەی مەلابەختیان نسوێتی وەڵا ئێمە سەرکەوتین بەسەر چیا سەرکەوتی تا دەگیان وەڵام ئەگە بەسەر لوت تا سەرکەوتی بیت ئەڵێ زۆر نایە ئینا بەسەر چیا سەرکەوتی زەحمە نەبێت ها تۆ پێنج کورسی حیزب شکۆنەکانی بردووە حیزب قوربە سەرەکە لەکو یەکگرتو و کۆمەڵ و عەلی حەمەد ساڵح و ئەلەمە ئەمانە بردوێتەوە باشە نەکینی پارتی یەک دەنگی پارتی نەبردووە یەک کورسی پارتی نەبردووە ئێوە باشە ئێوە پارتیتان گەورەتر کرد بەڕاستی پارتیتان گەورەتر کرد چیتان کرد ئێوە هیچتان نەکرد بەڕاستی خراپترتان کرد وەزعەکە لۆمارەی چی وەڵا برا ناشێت دو لۆمارە قسانە چی کاکە عیبەشوری لۆمارەی چی وەڵڵاهی باوکم پارتی ناشێتەوە لۆمارێ ئیتەوەی بۆ چێ کاکە خۆشێتخانە نییە بە قوربانتان بم 401,000 دەنگ فەرقیان هەیە لەگەڵ یەکێتیە لە کاتێکە ئەم یەکێتیە ئازیزانی ئارام ئەحمەد بە قورئان هەموو هەولێرێکێتی بوو وەڵڵا بە قورئان لەو سلێمانیە لە ساڵی 92 لە لای ڕسمەکەی شێخ مەحموود ئەو ئارام ئەحمەد ڕاوەستاوە لەگەڵ مەجموعەیە برادەرە هەموو یەکێتی ئەو سلێمانیە سەوزی کردوێتەوە کاکە کورە سلێمانی پارتی هەر ئەی بوو هەتیان نەما بوو کاکە هەولێر پارتی هەتیان نەما بوو کاکە وەڵڵا یەکێتی لە بادینانی شار تەنگی بە بنەماڵەی بەزانی هەڵچنی بوو بە قوربانتان بم
ئێستا نەوەی نوێ لە یەکێتی زیاتر لە بادینان توخوا ئەمە پیاوەتیە کاکە کەسێکی هەڵێ سەرکەوتوو باشە کاکیم هەر سەرکەوتوو بەچی سەرکەوت ڕاستە سەرکەوتوو نەبووی بەڕاستی نابێ ئاوانیە کاکە ئێستا پارتی و نەوەی چاڤیلاند دەتوان بە یەکەوە حکومەت بکەن یەکێتی ئاوت بکەن بە نمونە یان یەکێتی و پارتی بە یەکەوە وەکو جاران حکومەت بکەن من نازانم شاسوات چیەکە بەڕاستی ئایا شاسوات لە بەژای لە حکومەت ناکە یا بەشداری ناکە باش نین ئەگەر بەشداری نەکە بەڕێی من قازانجەکە ڕەنگیش شاسوات زۆڵە ڕەنگە بەشداری نەکە بۆ ئەوەی بۆ هەڵبژاردنی دەیان دەمانگی تر هەڵبژاردنە بۆ بەغا ئەو کاتە بۆ ئەوەی کە هەوڵبا کوسی باشی بێنە بۆ بەغاش باش نین پارتیش ناتوانێت حکومەت تەنها تەشکیلکە بەڵام کۆمەڵێکی دەسەکەوێت تەشکیلیکە بۆ نەکاکە خۆ لەگەڵ یەکێتی توانێت کاکە بۆ ناتوانێت لەگەڵ یەکێتی توان تەشکیلیکە یەکێتی 23 کورسی هەیە ئەویش خۆشی 42 بە هینەکانەوە هەیەتی ئێوە حکومەت و تەواو خۆتوان بە یەک حکومەت یەکێتی و پارتی وەکو جاران زۆر ئاسایی ئەتوان بیکەن هەر بۆ ئەوەش ئەو نەکورسیان بۆ دانراوە خۆشە میسالی من ئەتوان بیکەن بۆیە کە ببووسین جارە ئایا حکومەت پێگێ یا پێک نێ بۆیە من ئەم شەو لێرەوە یەک قەول بە خەڵکی کوردستانەیەم قەولێکی پیاوانە هیوادارم لە 100 ئارام ئەحمەد هەڵەبێت ئەم 4 ساڵەی ئایندە ئێوە پیادە حکومەتەکەتان سوار دەیشبێ هەمووتان ڕازی بن برادەرێ دەنگێکی بۆ نردوم زەلامێک بە قوربانە بن 200 دلارم بۆ بنێرە تخوا نانیە مناڵەکانم بیخۆن ئای 200 بۆ نردووە اینجا وەکو سەگ ئەپارێتەوە بۆ 200 دلارە باشە کەسی ڤیدیۆیەکی بێم دوایی بەعاڵایەکی سەوزەوە یەکێتی ئەی تۆ لێوە ڕسوا بۆ 200 دلار تەکلیفی لە بەدەکەن لە ئەوروپا بۆ بنێرێ تۆ ئەگرین بۆ 200 دلار کوڕە کاکە ئەوە چ دەعبایەکە بۆ خاتی داروبەر کاکە سۆ سەیرە بەڕاستی چۆن شتیوە ئەبێ کاکە کەی باوی ئەوە ماوە بابا ئێسا من ئەگەر ببم بە یەکێتی بە نمونە باش ئەگەر ببم بە یەکێتی بە پارتیەوە هیچ نابم ئەگەر ببم بە یەکێتی وەڵڵی ئەبێ ماڵم بۆ بکە ژیانم دابین کا موچەم باتێ هەموو شتێکم بین خۆ کردین ببم بە حیزبی کاکە چۆن شتیوە ئەبێ بە قوربانتان بم هەیە پارتی تەرسی نایەتێ بیخوا تەرس یعنی کادری پارتیە ئەندامی پارتیە پارتی تەرسی نایەتێ بیخوا کە یەشەوە دەنگا بە پارتی کاتی ئێوەتان قابلە عزیزە من ڤاندامێکەیە کابرایەکە خۆی کاندید کردووە من زۆشتی ئەو مانڤاندامە ئەبینم لە تیکتۆک و ئەوانە یا لە فەیسبووکایتە بەردەستم گوێی لێ ئەگرم لە ژیانیان نەبینیوە ئەو کابرایە گوێن بە هیچ کەسێک بدە گوێنی ئەخلاقی و ئەلەم بابەتانە باشە قەت نەبینی ئەو پیاوە گوێن بە هیچ کەسێک بدە خۆی کاندید کردووە دەنگی نەهێناوە باشە بەس پێم بڵێن ئێوەی کورد ئەم هەموو گوێنە بۆچی بۆ کابرایە ئەدەن کاکە باشە ئێوە بۆچی ئەم هەموو بێحورمەتی سوکاتی پێەکەن کاکە ها بۆچی بەس پێم بڵێن آخر ئێوە نەخۆشن یان چی ئێوە کارتان بەسەر ئێوە چییە ها چییە یعنی حەقتان چیە بەسەر ئێوە کاکە کابرایەکە عەقڵی وابڕیوێتی خۆی کاندید کردووە دەنگی نەهێناوە قەیچێکە ها بۆچی هەر بەڕاستی ڕووی دەمم لەوانەیە کە گاڵتەی پێەکەن ئێوە نەخۆشن یان چی ئێوە بەڕاستی ها یعنی چییە لەسەر حسابی ئەو على ئەساس ئێوە هەزەلین و پێکەنن ها ڕووی دەمم لە هەموو ئەوانەیە کە بەو کابرای ڕابێن و گاڵتەی پێکەن ئەی بۆ ناچن بە دایک و باوشی خۆتان پێ بکەنن ئەوان بکەن بە قەشمەر کە وەکو حەیوان ئێوەیان پەروەردە کردووە لەبەرۆ نەیانتوانن تەندروست پەروەردەتان کە چونکە ئێوە نەخۆشن چێژ لەوە ئەبینن ئازاری خەڵک بدەن چێژ لەوە ئەبینن سوکاتی بە کەرامەتی ئینسان کەن چێژ لەوە ئەبینن کە ئینسان بشکێن کەرامەتی ورد و خاشکەن کەواتە ئێوە بڕۆن گاڵتە بە دایک و باوکتان کەن کە نەیتوانیوە ئێوە پەروەردە بکە کە بێحورمەتی بە خەڵک نەکەن بەڕاستی باشە عیبە کابرایەکە قەیچێکە چەندین کەسی کێشە بووە خۆی کاندی کرد دەرناچێت و تۆ خۆشی عەجیب نییە کاکە بەیانی من بڕۆم خۆم کاندی دەکەم لەسەر لیستی لەسەر دەرناچم خۆ دنیا ناگۆڕێ کاکە قەیچێکە با دەرنەچم برای من ئەکرێت تۆ ئەم هەموو بێحورمەتی پێ بکەی ئێوە بۆ ئەوە حەتان دەمپانکردن ئەمە چییە یعنی چی بۆ ئەکەن ئێوە کاکە ئەگەر نەخۆش نین حەتان چێ بەسەریەوە کاکەشینم دەدەکەی خۆیان ئێوارەیەوێت کاکە خواتان بێ خوا کاکە ئێوە خۆتان بە موسڵمانە زان هەر هەمووتان باش نییە یەک تۆز بڕواتان بەخوا هەبێ کاکە ئەی هاوار تۆ کفری نەکردووە کاکە
کە مەجموعەیە خەڵک بوون هاتوون ئەوە کاروانی بەرخەسبێکێکە خۆیان کاندید کردووە دەرنەچوون زۆر ئاساییە خۆ مەشتێکی عەجیب و غەریب نییە برای من پێویست بۆ ناکە ئینسان ناویان بزانن سوکاتە پێکەوە بێحرمەتە پێکەوە بیان شکێنێ قەیچێکە کاکە شتێکی زۆر ئاساییە برای من ئەکرێ بەیانی من بڕۆم خۆم کارکەم دەرنەچم کاکە دەرمم پێنێن قەیچێکە دەیان پێنیاوە یا فەرهاد پیرباو دەرنەچووە قەیچێکە کاکە چییە یعنی ئەختان چییە بەسەریەوە کاک ئێستا لە دوا قسەکانمە وتارێکی ڕێبواری کەلیمەویتان بۆ ئەخوێنمەوە بە دەنگی خۆم باش نییە بزانم لەکوێ دامنا بوو وتارەکەیت خوا بزانەکەم بەبێ عینێک بۆمە خوێنێتەوە بزانم چاوەکانم ماش باشن عیب کاکە والله ئەزانین چۆنە عەزیزان خۆی سوعبەت و پێکەنین و ئەمانە خۆشە ئینسان بیکە بەڵام لەسەر شکاندنی کەرامەتی ئینسان نە نوکتەیەکی خۆش قسەیەکی خۆش پێکەنینێک ئەمە بەڵام من بێم لەبەر خاتی پێکەنین و دەمپانکردنەوە زۆر بێشەهامەتانە کەرامەتی ئینسانێک گورد و خاشکەم ئەوە پێکەنین نییە بەڕاستی ئەوە خۆشی نییە ئەوە عیب شەرمەزاریە بەڕاستی واز بێن کاکە بەس وتارەکەی ڕێبواری کەریموەلی بەڵێ من درۆزنم ڕێبواری کەریموەلی قسەیەکی بەناوبانکی پەرلەمانتارێکی تورک هەیە کە ئەڵێ هیچ شتێک ڕووی نەدابێ هەر ڕووی داوە بە تورکیا بەیەکشن بیرکەوێتەوە خۆشەویستان کورە منیش ئەزانین چۆن تۆزێ حەزم لە فەزڵیەت هەیە تۆ ئێستاش مەسەڵ تارەکەی ڕێبوار بەمەتان بۆ ژێڕمەوە برادەرێ بۆی ژێڕامەوە لەم شەوانەیە کە لە گردەکە بوو لە نێشوام سەفا وتی کابرایەکی سەرمایەداری تورک هات بۆ سلێمانی لە حەرە دەوڵەمەندەکانی تورک و ئەم کابرایەکی هینیش گۆڕانیش ئەیبا بۆ گردەکە هەڵێ وەرا کاک نێشیوانەکەیە و لیدەری ئەم حیزبێ و ئەمەیە و ئەوەیە و زۆر باشە و زۆر عاقڵ و زۆر ئەوەی ئەیبا بۆ ئەوێ سەرمایەدارەکەش لەگەڵ کابرای گۆڕانە ئەڕوا بۆ نێشوام سەفا سەیرەکان نێشوام سەفا قەنەفەیەکی چڵکنی گەڕی پیسی کۆن دانیشتووە کەدا ئەنیشتن بەیەکەوە و چایەگە خۆنەوە نەوشیوان ئەچێ شەهادەی چیای کوڕی ئەهێنێ کە لە یەکێک لە هەرە زانکۆ بەناو بانگ و گران بەهاکانی ئەمریکا شەهادەی هێناوە کە ساڵانە $100,000 ئەوێت ئەوەی پیشانەیە کە هێنە دەرەوە ها کابێ دەوڵەمەند چەند عاقڵە ئێمە چەند گیر بووین دوێنێ شان سەفا کەوتبووین کابێ دەوڵەمەند ئەڵێ ئەم پیاوە زۆر وساختە چییە ئەڵێ یعنی چی ئەڵێ ئەمە فێڵبازە ئەڵێ چۆن ئەڵێ ئەزانی بۆچی فێڵبازە ئەڵێ قەنەفەیەکی داناوە بای $100 نییە گەڕ و گولە بەڵام شەهادەی بۆ کوڕەکەی هێناوە لە ئەمریکا ساڵان بە $100,000 پارەیاوە کەواتە ئەمە ساختە چییە ئەمە ناتوانێت گۆڕانکاریکە ئەها کابرای دەوڵەمەندی تورک چونکە عاقڵ بووە زانیوێتی دوێتی چونکە ئەو قەنەفە گەڕ و گولەی داناوە و بای $100 نابێ قەنەفەکە بەڵام $100,000 ساڵانە ئەیا بە کوڕەکەی لە ئەمریکا لە باشترین زانکۆ شەهادە بێنێ کەواتە ئەو پیاوە ساختە چییە درۆزنە دوێتان لەگەڵاکە قسەکەشی ڕاست دەچوو جا با بڕۆمە سەر وتارەکەی ڕێبواری کەریموەلی باش ئارا وەڵا عەزیزان قسەیەکی بەناوبانکی پەرلەمانتارێکی تورک هەیە کە ئەڵێ هیچ شتێک ڕووی نەدابێ شتێک هەر ڕووی داوە ڕەنگ بێ ئەنجامی هەڵبژاردنەکانی 20 ئۆکتۆبەر یەکێک بێت لە دراماکی ترین ئەنجامەکانی 30 ساڵی ڕابردوو دوو حیزب کەلانی کەم لە 5 ساڵی ڕابردوودا چی خراپە بەسەر میلەتیان هێناوە کە چیەکی 250,000 دەنگیان زیادی کردووە کەواتە گرنگ نییە خەڵک چی ئەخاتە ناو سندوقەوە گرنگ ئەوەیە کە چی لێ دێتە دەرێ حزبی سێهەمیش کە 2-3 ئێوارە بە ئۆتۆمبیلە ئاخر مۆدێلەکەی پیاسی بەناو خەڵکا کردووە و هەندێک هۆڕینی بۆ خەڵک لێداوە نزیکەی 20% کورسیەکانی پەرلەمان دەباتەوە ئەگەرچی ئەو حیزبە لە 2018 بە حساب سوپرایز بوو بەڵام دواتر لە پەرلەمان کشێنی سیاسی لەدەستدا 8 هێلکەی بردە پەرلەمان تا بیان کاتە جوشکە پێنجیانی پیس کرد گوایە حیزبێکی تاقی نەکراوەیە تا 72 ساعت پێش هەڵبژاردن هیچ کام لە بەرپرسانی یەکەمی هەردوو حیزبی دەسەڵات نەیانەتوانی بڵێن 100% انتخابات دەکرێت هێشتا دیزاینەکە ئامادە نەکرابوو دەڵێن بەرتیل بەڵگەی نییە بەڵام تەزویریش ئەگەر بە باشی کرابێ ئەویش بەڵگەی نییە ئەو ئەنجامانە نەتیجەی دیزاینێکی ئیقلیمی و نێودەوڵەتیە بۆ چەند ئامانجێکی دیاری کراوە یەکەم نوێکردنەوەی شەرعیەت بۆ هەردوو حیزبی دەسەڵاتدار کە ئێستاشی لەگەڵا بێ لە ڕووی سیاسی و ئیداریەوە ئیفلاسیان کردووە دوو دیزاینی هاوسەنگی هێز لە نێوانیان بە شێوەیە کە هیچیان نەتوانێت بێ ئەوی دیکەیان تاگڕەوی بکات و مەجبور بن پێکەوە هەنگاو بنێن سێ
هەڕشتنی دەنگی ناڕازی ئۆپۆزۆسیۆن بۆ کۆمپانیایەکی سیاسی کە هیچ زەرێکی بۆ پەسەکان نییە و دەستەمۆی خۆیانە بەوەش تابلۆی پرۆسی دیموکراسی لە کوردستاندا کامڵ بکەن. نەتیجەی ئەم هەڵبژاردنە هەر وەک سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانیش لە سەرەتاوە چەندین جار باسی لێوە دەکرد و دەیگوت دیزاین کراوە تەنها لە قازانج یەکێتی بوو، بەڵام دواتر کە پارتیش داخلی دیزاینەکە کرا ئیتر هەموو لایەک هەناسەیەکی ڕاحەتیان هەڵکێشا و یەکەم کەسیش کە دەستخۆشی لە کۆمیسیۆنی دیزاین چی کرد و سپاسی کردن سەرۆکی پارتی بوو. پوختەی کەلام ئەوەیە ئێمەمانان لەسەر بنەمای کاردانەوەکانی خەڵک ڕفتاری کۆمەڵایەتی و سیاسەتی حیزبەکان شرۆڤەی بارودۆڵ ئەکەین و پێشبینی ئەکەین، بەڵام ئیرادە و دەستێ کە تێگڕای یاریەکە بڕێوە ئەبا واقعیەکە هەڵەگەڕێنێتەوە و ئێمەمانانیش دەست لە ئەژنۆ درێژتر دەبێت تەماشاچی بی. ئەگەر ئەو ئەنجامانە بەرمەبنای دەنجی دەنگدەران بێ بێگومان ئەم میلەتەی ئێمە تووشی سندرۆمی ستۆکهۆڵم بووە. ئەگەری جوانە بێ کەواتە 80% خەڵک کە ڕۆژ تا ئێوارە قسە بکا بەدەسەڵات دەڵێن و دەکڕوزێنەوە ئەوان ژوک و سیاسەکان درۆزنن و ئێمەش درۆزنی ئەوان. یاخوا هەر لە خۆشییا بن تەقی خۆشیکەن ئەمە بکەن و ئەو بکەن ئەو بکەن، بەڵام ئیتر بە هەر حاڵ با بزانین من قسەکەی دوێنێ و پێرم دووبارەکەمەوەی دوێشەوە. ئەگەر پاڤڵ تاڵەبانی توانی لەسەر ئەو وتارانەی کە لە بانگەشەیە کردی و ئەگەر درێژەی دا بەڕەخنەی جددی لە پارتی و بنەماڵەی بازانی بە قورئان ڕەخنەی ناگرم من بە هیچ جۆرێ، ئەگەر توانی ئەو کارە بکە پشتیوانیشەکەم ئەو پاڤڵ تاڵەبانیە باشە. بەڵام ئەوە سم هەتاوەکو 2 مانگی تر 3 تر 6 مانگی تر بزانم ئایا بەڕاستی پاڤڵ تاڵەبانی خاوەنی وتارەکانی خۆی بێ، ئایا خاوەنی قسەی خۆی بێ بەڕاستی، ئایا کارێکەکە بۆی بنەماڵەی بازانی من ناڵم ڕوخاندن بەڵام لانیکەم هەروە کەڵەگانە بێ. ئەگەر کردی خێر ئالاخێر با بزانین چۆنە بێ. من ئیتر بەخواتان ئەسپێرم خۆشەویستان، خواتان لەگەڵ شەو شۆگاتان خۆش بێ، حرمەتم بۆ هەموو لایەکتان هەیە، هەر هەمووتان بەخێر بێن سەر ئەو چاوانم هاتن، خواتان لەگەڵ.